بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. أمرو 25 سفری 1445 کۆتی بەرامبەر بە 11 2023 زاینی. بەشی منداڵ و نەوجەوانانی کوڕان لە نووسینگەی دەستگا هەڵدەستێت بە سازدانی ئاهەنگی کۆتایی هاتنی ساڵی خوێندنی 2022-2023 بۆ منداڵانی گروپی سێشەممە و نەوجەوانانی هەردوو ڕۆژ. سەرەتای ئاهەنگەکەشمان دەڕازێنینەوە بە خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن قوتابی نووری حیکمە بەشیر محەممەد دەخوێندرێتەوە. با بەڕێزیان بفەرموێت. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان. صدق الله. خدا پاداشتی کاکە بەشیر بداتەوە. ئێستا ژووتەی بەخێرهاتن بۆ چاوەڕکردنەوەی پێشکەش دەکرێت لەلایەن مامۆستا محەممەد عەبدوڵڵا بەرپرسی بەشی منداڵ و نێوجەوانان. با بەڕێزیان بفەرموێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين وعلى آله وصحبه أجمعين. بريس سروجي دزگای نور حکمة ئەندامانی ئەنجومەنی باڵا، مامۆستانی بەڕێز، دایک باوکانی ئازیز، قوتابیانی خۆشەویست، بەخێر بن بۆ ئاهەنگی ساڵانەی بەشی منداڵ و نەوجەوانانی دەستگای نووری حیکمە بۆ کۆتایی هاتنی ساڵی خوێنی 2022-2023. خۆشحاڵین الحەمدولillah پاش تێپەڕینی ساڵێک لە تەمەنمان لە خزمەت قورئانی پیرۆزدا بووین بەیەکەوە بۆی هوای خی گەورە هەموو ماندووبوونەکانمان و ئەزیەت کێشانەکانمان بکاتە توێشی قیامەتمان. دایک باوکانی بەرز، قوتابیانی خۆشەویست، وەکو معلومی هەموو لایەکتانە یەکێک لە جیاوازیەکانی دەستگای نووری حیکمە لەگەڵ شوێنەکانی دیکە لە کاتی تاقیکردنەوەکان و بۆنەی ئاهەنگی کۆتایی ساڵ ڕێژەی دەرچوونمان جیاوازە. لای ئێمە لەوانەی قورئانی پیرۆز خوێندنەوە و لەبەرکردنەکەی هەردووچی ڕێژەی دەرچوون 170 واتە قوتابی ئەگەر لە خوار هەفتای هێنا بەکەوتوو هەژمار دەکرێت. بەڵام ئەگەر لە وانەکانی دیکە لەوانەی پیتەکانی قورئانی پیرۆز، وانەی ئاداب، وانەی تەجوید، ئەگەر 50 هێنا نازیحە دەردەچی. بەڵام لەوانەی قورئانی پیرۆز خوێنەوە لەبەرکردنەکەی 170 واتە 70 کەمتر کەوتوو هەژمار دەکرێتن. لێگە کارتەکانتان وەگرتەوە دوایە ئەگەر بینیتان لەوانەی خوێندنەوە لەبەرکردنی قورئانی پیرۆز لە خوار 70 بۆ 65 هێرەی سووری بەجێ دەهاتووە، ئەوە لەو دەسەی کەوتووە. باش یعنی ڕاستە 65 هینایە بەڵام کەوتوو حساب کرایە تەنها لەوانەی خوێندنەوە لەبەرکردنی قورئانی پیرۆز. و سێ دەرجەشمان وەکو قرار، بڕیار، هاوکاری دایتە قوتابی. ئەگەر قوتابیەک بۆ 67 هینابی لەوانەی حیفزی لەبەرکردنی، یان لەوانەی پیتەکان یان لەوانەی ئادابی 47 هینایە نەگەیشتە دەرەجەی تەواوی نەهینایە، سێ دەرەجە وەکو هاوکاری دەدرێتە قوتابی. سەرەتای ساڵی نوێمان دەکەوێتە سەرەتای مانجیدا، یەکەمین سێشەم لە مانجیدا قوتابیانی سێشەم دەست بەداوام دەکەن و یەکەمی شەممە لە مانجیدا قوتابیانی شەممە دەست بەداوام دەکەنەوە. ڕەنگە ئەو ساڵە کە هەندێک گۆڕانکاری ڕووبداتن بەهۆی ئەو جیاوازێکەوە ئەو گۆڕانکاری لە وەزارەتی پیرۆ دەکرایە، مە ئەو کات ئاگادارتان دەکەینەوە. بەڵام بدایەتە نەمەوەها دەڵێن لە یەکەم شەم و یەکەم سێشەم لە مانجیدا دەست بەداوام دەکەینەوە ئینشاءالله. قوتابیانی خۆشەویست، لای ئێمە
کەس کەوتو نییە واتە کەس ناکەوێت چکە هەر کەسێک لە قورئان بژێ هەرگیز ناکەوێتن بەڵام لەبۆ قۆناغ بڕین پێویستی بە نمرەیە حتما ئەو قوتابیە زیاتر کۆشی کردوماندوو بووە نمرەی بەرزترە ئەو ئەوانیش خاوەنی خەڵات دەبن جای ماوەڕۆکە ئینشاءڵڵا یەکەم و دووەم و سێمەکان خەڵات دەکەین و نزیکە 11 قوتابیمان قۆناغی سێی نەوجوانان دەبڕن یعنی هەموو قۆناغەکەی نەوجوانانە پێشتر بڕیە ئەو ساڵ کۆتا ساڵیان دەبێت لە بەشی منداڵ نەوجوانان و ئەو ساڵ بڕوانامەیان پێ دەبەخشین و ماڵ ئاویمان لێ دەکەن و دەچنە بەشی گەنجان و دواتریش نمرەکانیان پێ دەدرێتەوە کە لەگەڵ بڕوانامەکاندایە بەڕێزان ئەوەی دەمەوێت ئەکید لێ بکەمەوە تکایە ئەو مودەی کە مایە لە بۆ تاقیق دەستپێکردنەوەی داوامی ساڵی دابێ با قوتابیەکانتان عنی ئەوها دانەنیشن بەردەوام بە مڕاجعان هەبی لە ئەوەی هاتنەوە کە ئەوەی شوێنی کە دەستیان پێکرد ئەوەی پێشتیان لەبیر نەچوو بێتەوە دووبارە بەخێر سەر چاوانمان وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه خدا پاداشتی مامۆستا محەممەد بداتەوە بەڕێزان ئێستاش بینەری ڤیدیۆیەک دەبین بۆ زیاتر ئاشنابوون بە دەستگای نووری حیکمە نووری حیکمە دەستگایەکی پەروەردەی و ڕۆشنبیری قازانجنەویستە کاردەکا لەسەر پەرەپێدان لە بواری پەروەردەی و زانستی و فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئانی لە بەرواری 2007 لە یەکگرتنی دوو دەستە و ڕێکخراوێک لەسەر دەستی ستافێکی شارەزە و بە ئەزمون لە ژێر ناوی سەنتەری حیکمە لە شاری هەولێر دامەزرا کە دواتر ناوەکەی گۆڕا بۆ دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری دەستگا خاوەن مۆڵەتی فەرمیە لە هەردوو فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند و دەستەی دامەزرێنەرانی تایبەت بەخۆی هەیە دیدی نووری حیکمە بوون بە پێشەنگ و سەرچاوەیەکی کاریگەر لە بواری خزمەتکردن بە قورئانی پیرۆز و پەروەردە و ڕۆشنبیری گشتی و ئاشناکردنی کۆمەڵگە بە چەمک و بەها باڵاکانی ئاینی ئیسلام لە پێناو بەدەسێنانی ڕەزامەندی خوای گەورە پاشان خزمەتکردنی گەل و نیشتیمان پەیامی نووری حیکمە خزمەتکردنی کۆمەڵگە لە ڕێگەی پێگەیاندنی تاک بە پەروەردەی قورئانی نووری حیکمە جگە لە نووسینگەی دەستگا و لقەکانی چەندین بازنەی لە خوارلقەکان کردووەتەوە کە بە بەردەوامی خوڵ و چالاکی قورئانی پیرۆزی تێدا بەڕێوە دەچێت دەستگای نووری حیکمە استراتیژیەتی وایە کە پێویستە موسڵمانان هەموو کات تواناکانیان یەک بخەن بۆیە لە ساڵی 2009 بنکەی ئیستیقامە لە هەولێر و لە ساڵی 2019 ڕێکخراوی حیکمە لە دەڤەری ڕاپەڕین هاتنە ناو پرۆژەی نووری حیکمەوە لەبەرەوەی توێژی مناڵ و نەوجەواناندا هاتووی هەر کۆمەڵگەیەکن دەستگا گرنگی زۆری پێداون ساڵانە بەتایبەت لە پشووی هاوین لە پاڵوانەی فێربوونی پیتەکان و پرۆگرامی پەروەردەیی چەندان خوڵ و سیمینار و خێوەتگەی زانستی و چالاکی وەرزشیان بۆ ڕێک دەخرێت هەروەها لە مانگی ڕەمەزان پرۆژەی چاکەکاری تایبەت بە قوتابیان لە ماڵەوە ئەنجام دەدرێت کە پێک هاتووە لە چەندین پەرستش و کار و چالاکیەکی پەروەردەیی یەکێکی تر لە سەرەکی ترین کارەکانی دەستگا گرنگیدانە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز بۆ ئەم مەبەستە پرۆگرامێکی تایبەتی بۆ ماوەی 8 ساڵ داڕشتووە لە پاڵ تەجوید و خوێندنی وانەی پەروەردەیی قوتابیان قورئانی پیرۆز لەبەر دەکەن بۆ ئەو قوتابیانەشی کە تا مەزرۆترن و توانای لەبەرکردنیان زیاترە بەشی تایبەتی بەهرەدارانی کردووەتەوە کە لە ماوەی 3 ساڵیان کەمتر تەواوی قورئانی پیرۆز لەبەر دەکەن دەستگا ساڵانە هەڵدەستێ بە ئەنجامدانی پێشبڕکەی قورئانی پیرۆز لە ئاستە جیاوازەکان ئەمە جگە لە هەڵسەنگاندن و بەخشینی بڕوانامە بەوانەی کە هەموو قورئانی پیرۆزیان لەبەرە لەلایەن لیژنەیەکی تایبەتی سەربەدەستەی قورئان لەبەران دەستگا گرنگی دەدا بە مۆڵەتی دروست خوێندنەوەی قورئان کە لەلایەن دەستەی باڵای ڕاستاندنی قیراءاتی قورئانی پیرۆز سەرپەرشتی دەکرێت سپاس بۆ خوددا ساڵانە لە نووسینگە و سەرجەم لە قوبازنەکان بە سەدان قوتابی لە خوشکان و برایان ڕشتەی پەیوەست لە ڕیوایەت و قیراءەتە جیاوازەکان وەردەگرن دەستگا گرنگی تایبەت دەدا بە بەرەو پێشبردن و بەرزکردنەوەی ئاستی زیاتری ئەندام و مامۆستایانی بۆیە لەم پێناوەدا ئەکادیمیای نووری حیکمەی ڕاگەیان کە کۆمەڵێک تەوەر و بابەتی جیاواز و هەمەلایەن لەخۆ دەگرێت جگە لەم کارانە دەستگا بە بەردەوامی هەڵدەستێ بە برەودان بە بیری ئەلوەسەتیە و پتەوکردنی پەیوەندی لەگەڵ دەستگا و ڕێکخراوە هاوشێوەکان هەروەها سازدانی خوڵ و سیمینار و پانێڵ و پێشانگای کتێب و خولی ئۆنلاین و چالاکی وەرزشی ئەمە جگە لە نووسینی چەندین کتێب و بڵاوکراوە لە بوارە جیاجیاکان ئەمەش لە پێناو پەرەپێدان و بەرەو پێشبردنی توانای ئەندام و مامۆستا و قوتابیانی دەستگا بە تایبەتی
و سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگا بەگشتی. هەموو ئەم کار و چالاکیانش بە پاڵپشتی دارایی خێرخوازان و بەشداری ساڵانەی خولەکان ئەنجام دەدرێت لەلایەن پۆلێک لە خۆبەخشان لە برایان و خوشکانەوە. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. لا سرتادا بناي أنجمني بالا بدل بخيراتني برایان خوشکان دەکەم خی گەورە موفقتان بکە خی گەورە منداڵەکانتان صالح بکە و بکاتەمایی چاوڕۆین دنیا و قیامەتتان و هەروە زۆر دەستخۆشیم لە بۆ بەشی منداڵ و نەوجەوانان هەم وەکو ئیدارە هەم وەکو مامۆستایانی بەڕێز خی گەورە پاداشتی خێرتان بداتەوە کە پیرۆزترین کار ئەنجام دەدەن بە ئیزنی خی گەورە خەیڕکم من تعلم القورآن وعلمه. بەڕێزان خی گەورە سبحانه وتعالى دەفەرمی خی گەورە سبحانه وتعالى دەربارەی ئەوەی کەوا منداڵ بە بەندەکانی دەبەخشی یان نا دەفەرمی لله ملك السماوات والأرض يخلق ما يشاء يهب لمن يشاء إناثا ويهب لمن يشاء الذكور أو يزوجهم ذكرانا وإناثا ويجعل من يشاء عقيما إنه عليم قدير. خی گەورە سبحانه وتعالى ملکی ئاسمانەکان و زەوی هەری ئەوە و مەشیئەتیشی لەسەر چبی هەر ئەوە خەلق دەکات دیارە مەشیئەتیشی پەیوەستە بەو پەڕی علم و بەو پەڕی حکمەتەوە. ئینجا دەفەرمی هەندێک خی گەورە سبحانه وتعالى لە ناو دایک و باوکەکان هەندێک تەنها کچیان پێدەبەخشی هەندێکیش کوڕیان پێدەبەخشی هەندێکیش کوڕ و کچیان پێدەبەخشی هەندێکیش خی گەورە هیچیان پێ نابەخشی. هەموو ئەو تەقسیماتانش لەسەر ئەو ئەساسەیە ئینەه عەلیم قەدیر. خی گەورە ئاگادارە و بەتوانە و بەدەسەڵاتە و دیارە ئەوەل و ئەخیریش لەو تەقسیماتە و لە هەموو تەقسیماتەکانی تر کە خی گەورە سوبحانەهو وتەعالا لە دنیادا با بڵێن تەفضیلی هەندێک لەسەر هەندێک دەکات لە دنیا هەمووی بە مەبەستی ئیبتلا و تاقیکردنەوە و ئیختیبارە. ئیتر بەنسبەت منداڵ ئەوەی کەوا پێی نابەخشی هەر تاقیکردنەوەیە. ئایا سەبری لەسەر دەگری ڕازیە بە قەدەری خی گەورە و ئەوەی پێشی دەبەخشی هەر تاقیکردنەوەیە بەڵام تاقیکردنەوەی وی قورستریشە چونکە ئەوەی تریان بە سەبری دەوێت بەڵام کە پێت دەبەخشی ئەوجە کوڕە کچە کوڕ و کچە بە تەئکید تاقیکردنەوەیەکی قورسترە لەبەرەوەی ئەویش سەبری دەوێت سەبری دەوێت لەسەر ئەوەی کەوا ئەو ئەمانەتەی کە خوای گەورە بە پاچی تەسلیمی توی کردیە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی كل مولود يولد على الفطرة فأبواه يهودانه أو ينصرانه أو يمجسانه. دایک و بابن ئەو منداڵی کەوا لەسەر فطرە خوای گەورە خەڵقی کردیە دەیکەن بە نەسرانی دەیکەن بە جوولەکە یان دەیکەن بە مەجووسی خوا پەناماندا یانەوەتە طبعا کە لەسەر فترەی خۆی دەمینێتەوە ئەویش فترەی خواناسی و عەقیدەی تەوحید زیاتر پتە دەکاتن لەسەر ئەو شێوەیە پەروەردەی دەکاتن کە ئەوەش داواکراوەکەیە. ئینجا بەڕێزان لێ دەڵێن تاقیکردنەوە کە قورسترە چونکە پەروەردەکردنی منداڵ هەم لەو مەسئولیەت و تەکلیفەی کەوا لەسەر شانی دایک و بابە لە بۆ دابینکردنی پێداویستیەکانی دنیایان لە خواردن و خواردنەوە و جلک و بەرگ ئەوەش طبعا هەر مەسئولیەتە هەرچەندە خوای گەورە کەفالەتی پێ کردیە و بەڵام معلومی جەنابیشتانەکەوە جوڵەیەکی دەوێ و سونەتی خوای گەورە هەروایە بەڵام لەوەش گرنگتر پەروەردەکردنیان بەو شێوەی کەوا خوای گەورە دەیەوێت سوبحانەهو وتەعالا ئەوجا هەر لە سەرەتادا وەکو پیا و ئافرەت ئاچێ هەڵدەبژێر ببنە هاوسەری یەکتری پاشان ئەو منداڵی کە دەبی چ ناوێکی لێ دەنێن پاشان بە چ شێوەیەک پەروەردەی دەکەن چەند حەریسن لەسەر فێرکردنی لە بۆ یەکتاپەرستی و هەروها بە تایبەتیش نوێژەکان لە دوای عەقیدەی یەکتاپەرستی کە خوای گەورە دەفەرمی وأمر أهلك بالصلاة واصطبر عليها نەک واصبر واصطبر عليها فەرمان بە عائیلەکەت بکە بەوەی کەوا نوێژ بکەن
واصطبر عليها زۆر سەبریشی لەسەر بگرە زۆر سەبری لەسەر بگرە نەجارێک نەدوو نەسێ نەدا هەندی پێت دەکرێت دەبی فەرمانی پێ بکەس کۆ بەڕاستی نوێژکردن و پارێزگاریکردن لەسەر نوێژ عینوانی سەرکەوتووی و سەرفرازی ئەو کەسەیە هەم لە دنیا و هەم لە قیامەت نوێژ زۆر گرنگە بەڕێزان نوێژ زۆر گرنگە لە بەرەوەی خوای گەورە دەفەرمێ ئینە الصەلاة تەنها عن الفەحشاء والمونکەر نوێژ ڕێگەر لە خاوەنەکەی دەگری لەوەی کەوا کاری خراپە و خێزەون ئەنجام بداتن ئیتر ئەدی ئەگەر ئەو نوێژە هەرچەندە مثال لە خۆیەوە یان لە خەڵکی دیکە وە بەتایبەتیش لە منداڵی کە دەیبینی نوێژیش دەکا لەوانەیە تووشی کاری خراپیش بێ معنای ئەوە نییە تو وازی لێبینی نا نقصانێک لە نوێژەکەی هەیە پێویستە ئەو نوێژەی بە تەواوەتی بکرێت تاوەکو ئەو نوێژ بدەمایە ئەوەی کەوا فعلا لە خراپە بیژێڕتەوە ئەگەر ناوەکو زۆر کەس هەیە کە بەداخەوە تەمەشا دەکەی مەسەلەن دەین فڵانە کەس حەجی کردێ و ئەو هاش دەکا نوێژیش دەکا ئەو هاش دەکا ئێدەی خۆ معنایەوە نییە حەجەکە و نوێژەکە و تاعەتەکە وای لێ کردێ و خراپانە بکەن نا نقصانی تێدا ئەسڵ وایە و گرنگی بە تاعەتەکانی بدەیت تاوەکو بیژێڕیتەوە وەکو لە بۆ پێغەمبەر دەژێڕنەوە صلی الله عليه وسلم دەڵێن فڵانە کەس شەو نوێژیش دەکا بەڵام کەسبەی نەدەکات و دەچی دزی دەکا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بەردەوامی لەسەر نوێژەکەی لەسەر شەو نوێژەکەی ڕۆژێک لە ڕۆژان ئەو دزیی پێتەرک دەکا کەواتە بەڕاستی ئەتو گرنگیدان بەلایەنی ئیجابی زۆر زۆر مهمە ئەوەی کە مەبەستمانە بەڕێزان فعلا ئەو منداڵەی کەوا خوای گەورە پێت دەبەخشی کە هیوا و ئاواتی سەدەها دایک و بابە کە خوای گەورە پێی نەبەخشیە نیعمەتێکە پێی بەخشی پارێزگاریکردن لەسەری شوکرانە بژێری لەسەر ئەو نیعمەتە بەڕاستی زۆر زۆر پێویستە و بە فعلیش ولتسألن يومئذ عن النعيم همومان لێمان دەپرسێتەوە دەربارەی ئەو نعیم و خۆشیانەی دنیا کە بە تەئکید یەک لە نعیم و خۆشیەکانی دنیا و زینەت و جوانی دنیا وەکو پێداویستێکی فطری هەموو دایک و بابێکیش پێی خۆشە کەسانێک لە دوای خۆی میراتگەری ئەو بن ناوی ئەو هەڵبگرن و بە تایبەتیش بە جوانترین شێوە ناوی ئەو هەڵبگرن بەڵام وەکو گوتمان ئاوا بە ئاسانی ئەو بەرهەمە ناتە ئەو هیوا و ئاواتە ناتە بەرهەم ئەگەر فعلا ماندیبوونی لەگەڵ نەکەی هەم بە خۆت پێش هەموو کەسێک ببە چاکترین قودوە و مامۆستا چونکە یەکەم قودوە و مامۆستای منداڵ دایک و بابیتی بەڕاستی تەمەشای دایک و باب دەکاتن دایک و باب چەند ڕازگۆ بن ئەو منداڵەش ئەندە ڕازگۆ دەبی دایک و باب چەند گرنگی بە نوێژەکان بدا ئەو منداڵەش ئەوەندە گرنگی پێداتن ئەگەر لە کاتی کچکەیش بەو شێوەی نییە کەوا لە جێ تموحی تووبی بەڵام بە تەئکید ئەوە لە مێشی دەچەسپێ و بە تەئکید سوودی لێوەردەگری لەو هەڵسوکەوتەی کەوا لە توی دەبینی و پاشانیش بەڕاستی ئەو دەستگایانە و با بڵێم مەبەستمان لە دەستگای خۆمان و هەموو ئەو دەستگایانەی کەوا لە ڕووی پەروەردەیی خزمەتی کۆمەلگا دەکەن حەقەتەن ئەو دەرگایەکی ڕەحمەتی خوای گەورەیە بوویتەوە شایانی ئەوەیە کە بەڕاستی ئەسڵەن سوپاس گوزاری خوای گەورەی لەسەر بکەیت و بە هەموو شێوەیەک بە معنەوی و مادی هەوڵ بدەین ئەو دەستگایانە بەردەوام ببن و تەشجیعی منداڵەکانیشمان بکەن هەتا تا یەک لە خاڵەکان کە مامۆستا محەممەد ئاماژەی پێدا مەسەلەن دەڵێ لە سەتا هەفتای کەمتر لە مەسەلەی قیراءە و لە مەسەلەی حفظ ئەگەر لە سەتا هەفتا کەمتر بینی ئەو قۆناغی نابڕی دەمینێتەوە یعنی ئەو مشکلەک نییە بەڕاستی پێت مشکلە نەبی کە ببینێتەوە لە قۆناغەکەی بەڵام ئەوە مشکلەیە ئەگەر تو بێی بەگوێی ئەو منداڵی بکەی بڕێ وەڵام مادەم مامۆ نایەمەوە ئێرە نا زۆر مهمە واللهی ئەگەر هەموو تەمەنشی لێ قۆناغ بمێتەوە بەس مهم ئەوەیە دانەبڕێ بەس مهم ئەوەیە دانەبڕێ چونکە لێرەدا بێزگە لە ئەو پەروەردەی کە بە ئیزنی خوای گەورە پەروەردەیەش هەڵخوڵای قورئان و سونەتەکە تەوجیهی دەکرێت لەلایەن مامۆستا بەڕێزەکانەوە بێگومان یەک لە شتە هەرە گرنگەکان لێرە تعارف لەگەڵ مەجموعە منداڵەکی دەکا هەمووی پەروەردەی قورئانن کەواتە مهم ئەوەیە بمینێتەوە لێرە مهم ئەوەیە بەردەوام بی مهم ئەوە نییە قۆناغەکان ببڕیتن ئەوە هیچ مشکلەیەک نییە ئیتر لە خوای گەورە دەپاڕێنەوە منداڵەکانمان بکاتە مای چاوڕۆنیمان لە دنیا و لە قیامەت لە خوای گەورە دەپاڕێنەوە هەر وەکو لێرەدا لە خزمەت قورئان کۆیەکی دنیا ڕەبی خوایە بەخۆ ماڵ و منداڵمان بەو شێوەیە لە بەهەشت لە خزمەت رسول الله کۆمان بکەیەوە ودوباره بخير بين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين
خدا پاداشتی کاکتۆر بداتەوە. بەڕێزان ئێستا سرودێک پێشکەش دەکرێت لەلایەن قوتابی ڕامین فەرهاد و محەممەد عەزیز با بفەرمێت. ورن عزیزان با فێربین قورئان، ورن عزیزان با فێربین قورئان، هەوڵی بۆ بدەین بە دڵ و بە گیان، هەوڵی بۆ بدەین بە دڵ و بە گیان، بۆ هەر پیتێکی دەخێر و ئیحسان، بۆماندان وسێ خودای میهرەبان، قورئان دەرمانی هەموو دەردانە، ساڕێژی زامی گەشت زەمدارانە، ساڕێژی زامی گەشت زەمدارانە. وەرن ئازیزان با فێربین قورئان، وەرن ئازیزان با فێربین قورئان، هەوڵی بۆ بدەین بە دڵ و بە گیان، هەوڵی بۆ بدەین بە دڵ و بە گیان، ئەوانەی کەوا هاوڕێی قورئانن، بێگومان دۆستی خوای میهرەبانن، تەنها قورئان ئاڕێت نیشانەدات، لە ڕۆژی دواییش تکات بۆ دەکات، لە ڕۆژی دواییش تکات بۆ دەکات. وەرن ئازیزان با فێربین قورئان، وەرن ئازیزان با فێربین قورئان، هەوڵی بۆ بدەین بە دڵ و بە گیان، هەوڵی بۆ بدەین بە دڵ و بە گیان، هەوڵی بۆ بدەین بە دڵ و بە گیان. خدای گەورە پاداشتیان بداتەوە. بەڕێزان دووبارە بە یەکەوە بینەری ڤیدیۆیەک دەبین لە سەرکار و چاڵێکەکان بەشی منداڵ و نێجوانانی کوڕان بۆ ئەم ساڵی خوێندن. في القرآن قلبك أنقى للقرآن، عاطفة ترقى بالقرآن سعدك أبقى والقرآن، زاد الأتقى. في القرآن قلبك أنقى قرآن، عاطفة ترقى سعدك أبقى والقرآن، زاد الأتقى. دنيانا بهداه ربيع، وبه للحفاظ شفيع، تسمو فيه النفس وتعلو في جاه والله رفيع. دنيانا بهداه ربيع، وبه للحفاظ شفيع، تسمو فيه النفس وتعلو في جاه والله رفيع. فاقرأ وارتقي رتل وارقى، فرفيق المصحف لا يشقى. في القرآن قلبك أنقى القرآن، عاطفة ترقى القرآن، سعدك أبقى والقرآن، زاد الأتقى. هو في الدنيا خير رفيق، ولأخرانا نور طريق، يجلو عن صاحبه الضيق، فتراه بالسعادة
حقيق هو في الدنيا خير رفيق ولأخرانا نور طريق يجلو عن صاحبه الضيق فتراه بالسعد حقيق فاقرأ وارتقي رتل وارقى واستمسك بعراه الوثقى قلبك أنقى عاطفة أرقى سعدك أبقى زاد الأتقى أشرف ما تحويه ضلوع وبه للتقوى ينبوع كنجوم الدنيا أحرفه فيها إرشاد وسطوع أشرف ما تحويه ضلوع وبه للتقوى ينبوع كنجوم الدنيا أحرفه فيها إرشاد وسطوع فاقرأ وارتقي رتل وارقى بحياة طابت بالمسقى في القرآن قلبك أنقى للقرآن عاطفة أرقى بالقرآن سعدك أبقى والقرآن زاد الأتقى في القرآن قلبك أنقى عاطفة أرقى سعدك أبقى زاد الأتقى رسول الله محمد حبيب الله محمد نبي الله محمد خير خلق الله محمد خير خلق الله محمد رسول الله محمد حبيب الله محمد نبي الله محمد خير خلق الله محمد خير خلق الله محمد شع نور في المدينة واحتفى الكون وأنشد ذا ختام المرسلين واسمه الهادي محمد شع نور في المدينة واحتفى الكون وأنشد ذا ختام المرسلين واسمه الهادي محمد إنه عز العرب أمه بنت وهاب هاشمي في النسب وابن عبد الله رسول الله محمد حبيب الله محمد نبي الله محمد خير خلق الله محمد خير خلق الله محمد قاب قوسين تدلى واعتلى نحو السماء وعليه الرب صلى ذا ختام الأنبياء قاب قوسين تدلى واعتلى نحو السماء وعليه الرب صلى ذا ختام الأنبياء إنه خير البشر أحلى من نور القمر وبه الحق انتشر واهتدينا في هداه رسول الله محمد حبيب الله محمد نبي الله محمد خير خلق الله محمد خير خلق الله محمد
طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع ما دعا لله داع صادق القول رحيم وعلى الخلق تكرم خلقه سام عظيم وعليه الله سلم صادق القول رحيم وعلى الخلق تكرم خلقه سام عظيم وعليه الله سلم وجهه نور الأمل حبه خير العمل وبه الوحي اكتمل وهو محبوب الإله وهو محبوب الإله رسول الله محمد حبيب الله محمد نبي الله محمد خير خلق الله محمد خير خلق الله محمد هارو هاجو آجول بزيو بزيو لا جرس أدورا أكا بزيو بزيو هارو هاجو آجول بزيو بزيو لا جرس أدورا أكا بزيو بزيو دراوسي كان لي بزارن بزيو بزيو لم كاراني زور ماندون بزيو بزيو برداوم لا درقا أدا بزيو بزيو تاكس نيبيني راءكا بزيو بزيو جارێکیان لا دەرگایدا ڕای کرد و قاچی خزا دراوسێکەی چوو بۆ لای هارو هاچ کۆڵێ ترسا دراوسێکەی دەستی گرت خێرا هات و فریای کەوت هارو هاچ شەرمازار بوو هەرزوو لەی پاشیمان بوو هارو هاجو آجول بزيو بزيو لا جرس أدورا أكا بزيو بزيو هارو هاجو آجول بزيو بزيو لا جرس أدورا أكا بزيو بزيو هارو هاج پاشیمانا ژیرا ژیرا ئیتر کاری واناکا ژیرا ژیرا هارو هاج پاشیمانا ژیرا ژیرا ئیتر کاری واناکا ژیرا ژیرا ئایا ڤیدیۆکەت بەدڵ بوو؟ لایکی بکە و بینێرە بۆ هاوڕێکانت لە یوتیوب بە دوای چەناڵی مەرەح کوردی بگەڕێ و سەبسکرایبی بکە تا بەرهەمە تازەکانت پێ بگات. مەرەح کوردی لا 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 دەی وردی لا جوانەکان وەرن ببەخشین هەمووان دەی با فێربین ئازیزان ببەخشین با هەژاران ڕۆژکاراوە بابەخشین نەخۆش چارکە بابەخشین هەژار شادکە بابەخشین سپاسی خوا بکە بابەخشین لا 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 تاکو زیاتر ببەخشین زیاتر دەوڵەمەندە بین خدا لێمانی قبوڵکە دڵمان پڕ لە خۆشی بکە. قلبك أنقى للقرآن عاطفة ترقى بالقرآن سعدك أبقى والقرآن زاد الأتقى بالقرآن قلبك أنقى
عاطفة ترقى سعدك أبقى زاد الأتقى دنيانا بهداه ربيع وبه للحفاظ شفيع تسمو فيه النفس وتعلو في جاه والله رفيع دنيانا بهداه ربيع وبه للحفاظ شفيع تسمو فيه النفس وتعلو في جاه والله رفيع فاقرأ وارتقي رتل وارقى فرفيق المصحف لا يشقى قلبك أنقى